انجا سڵاتان لێبێ ئەمەش بڵۆگی 38. سلام علیکم کاکە باشن شکر یەک سیارێ نە زیگزاکە نە تەقەڵیان حاضری جامعەکەی سلێمانی سەیری و شەباحەکە چەند جوانە ئەمەش سیارەکان و ئەمەش ساحەکە چۆن پڕ بوو لە خۆڵ پڕ ئینسان زێت کاک ژێوان عەدی با ببینین کە وەریەگرێ سڵاو لە کاک ژێوان کۆتایی ڤڵۆگ من نازانم هەموو کۆتایی ڤڵۆگەکان ئەمێ بڵێم چی؟ وەڵای بیرم نەکەوتووە